نرخی هەر بەرمیلێک نەود لە بازاڕەکانی جیهاندا $70 تێپەڕاندووە، بەڵام دۆخی دارایی هاوڵاتیانی هەرێمی کوردستان نە گۆڕانکاری بەسەردا نایات بەڵکو بەردەوام بەرەو خراپتر بوون دەڕوات. ماوەی زیاتر لە 7 ساڵە بەرپرسانی هەردوو حیزبی دەسەڵاتداری هەرێم پارتی وێکێتی بەردەوام خراپی دۆخی دارایی حکوومەتیان داوەتە پاڵ ژمارەیەک هۆکاری جیاواز لەوانە شەڕی داعش دابەزینی نرخی نەوت بڵاوبوونەوەی کۆرۆنا کەچی بە نەمانی و هۆکارانەش هێشتا دۆخی گوزەرانی هاوڵاتیان زۆر خراپە. ئێستا لە هەرێمی کوردستان هاوڵاتیان بەدەست دواکەوتنی دابەشکردنی موچە، لێبڕینی موچە، نەبوونی ئاوی خواردنەوە و کەمی کارەبای نیشتیمانی و گرانبوونی سوتەمەنی و دەیان قەیرانی دروستکراوی ترەوە دەناڵێنن. کەچی لە بەرامبەردا بەردەوام ئاسی داهاتەکانی حکوومەت کە لەلایەن دوو حیزبی حکومڕانەوە دەستی بەسەردا گیراوە زیاد دەکات بێ ئەوەی کاریگەری لەسەر ژیانی هاوڵاتیان هەبێت. بەپێی بەدواداچوونەکانی پەیام مانگی ڕابرد و حکوومەتی هەرێم زیاتر لە تریلیۆنێک و 150 ملیار دیناری لە داهاتی نەوت دەستکەوتووە کەچی تا ئێستا موچەی تەواوەتی وەزارەتەکان بە لێبڕینیشەوە دابەش نەکراون. ئەگەر سەرنج بدرێت نرخی نەوت لە چەند ساڵی ڕابردوودا بەردەوام لە هەڵکشان و داکشاندا بووە، لە هیچ کام لە ئاستەکانیدا کاریگەری لەسەر باشبوونی دۆخی گوزەرانی هاوڵاتیان نەبووە. بگرە بە گرانبوونی نرخی نەوت، نرخی سوتەمەنی لەسەر شانی هاوڵاتیان گرانتر بووە. ئێستا نرخی لترێک بەنزین لە نێوان 700 بۆ 800 دینارە، بەردەوامیش لە بەرزبوونەوەدایە. حکوومەتی هەرێمیش هاوشێوەی تەواوی دۆسیەکانی تر هیچ بەرنامەیەکی بۆ کۆنتڕۆڵکردنی نرخەکەی نییە. سەرەڕای دۆخی خراپی دارایی مافەکانی مرۆڤ و ئازادی ڕادەربڕین لە هەرێمی کوردستان پاشەکشەی گەورەی کردووە. ئەوە زیانی گەورەی بەناوبانگی هەرێمی کوردستان گەیاندووە و ئەو دەوڵەتانەی خۆیان بە دۆسی هەرێم دەزانن لەو دۆخە بە تەواوەتی نیگەرانن. بەپێی زانیاریەکانی پەیام شاندی هەرێمی کوردستان شکستی هێناوە لەوەی بتوانێت بەغدا ڕازی بکات پشکی هەرێمی کوردستان لە یاسای بودجەدا ڕەوانە بکات. ئەوەش بەهۆی ئەوەی حکوومەتی هەرێم ئامادە نییە داواکاریەکانی یاساکە جێبەجێ بکات، هەر بۆیە شاندەکە بێ ئەنجام گەڕایەوە هەولێر. ئەمە لە کاتێکدا هەڵبژاردننی پێشوەختەی پەرلەمانی عێراق بڕیارە ئەنجام بدرێت. هێزە سیاسیەکان خۆیان بۆ هەڵبژاردنەکە ئامادە دەکەن، بۆیە شارەزان بە دەرفەتێکی گونجاوی دەزانن تا هاوڵاتیان لە ڕێگەی سندوقەکانی دەنگدانەوە و بە بەشداریکردنیان لە پرۆسەکە ڕێگری لە ئەنجامدانی ساختەکاری بگرن و ئەو هێزانەی هۆکاری تەواوی ئەو قەیرانانن سزا بدەن.